لە ڕۆژی ژینگەی کوردستان دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی شارەوانی و بە بەشداری هەزاران ژینگە پارێز هەڵمەتێکی سەرتاسەری پاکردنەوەی سەیرانگاکان و شوێنە گەشتیارەکانی ئەنجامدا. وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگەش داوا لە هاوڵاتیان دەکات چۆن ماڵی خۆیان پاک و خایەن ڕادەگرن بەو جۆرە ژینگەی کوردستان و سەیرانگاکان پاک ڕابگرن. پێویست بوو بەلامانەوە هەڵمەتێکی گەورەی سەرتاسەری ئاوا ڕاگەیەنین، ئەویش بە هاوکاری وەزارەتی شارەوانی و زۆرێک لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان، ڕێکخراوەکان، کۆمپانیاکانی خاوێنکردنەوەی کوردستان و بە هاوبەشی زانایانی ئاینی ناڕاستەوخۆ لە وتارەکان کە بەشداریان کردو لەم هەڵمەتە لە ناوەندەکانی خوێندن نزیکەی 7,000 سیدیمان بڵاو کردوێتەوە، نزیکەی 1 ملیۆن قوتابی سوودمەند دەبێت لێی بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی کوردستان. ئەم دیارە بە نرخی خوای گەورەی میهرەبان کە پێی بەخشین بە میلەتە ئەبێ ئاوا بەتیم بە بێ جیاوازی بە هەمومانەوە بەڕاستی بیپارێزی. جگە لە دامەزراوە حکومیەکان ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی بواری ژینگە و هەزاران خۆبەخش لە هەڵمەتی پاکردنەوەی ژینگەی کوردستان بەشدار بوون. ڕائگەیەنین وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە هاوڵاتیانمان هۆشیار بن لە ئاستی ئەو بەرپرسیاریە تێدا بن کە ئەمڕۆ ژینگە پرسێکی زۆر گرنگی نێو کۆمەڵگەی مرۆڤایەتیە، پرسێکە کە پەیوەستە بە خودی تاکەکان یەک بەیەک تا ژینگەمان پاک و خاوێن بی ئەوەندە گیانمان تەندروستیمان سەلامەتتر و ئەوەندە زامنترە. ڕۆژانە تەنها لە شاری هەولێر نزیکەی 2000 تۆن زبڵ و خاشاک لەلایەن کۆمپانیاکانی کۆکردنەوە گواستنەوەی زبڵ و خاشاک کۆ دەکرێتەوە. لە بەرامبەرشدا وەزارەتی شارەوانی مانگانە 2 ملیار و 480 ملیۆن دینار دەداتە کۆمپانیاکان لەگەڵ هاتنی وەرزی بەهاریشدا بۆی پیسکردنی سەیرانگاکان لەلایەن گەشتیارانەوە. ڕێژەی زبڵ و خاشاک بۆ چەند قات بەرز بۆتەوە، ئەمەش ئەرچی وەزارەتی شارەوانی قورستر کردووە. داواکارین لە دانیشتوانی شاری هەولێر ئەوانەی کە بۆ گەشتکردن بەسەربردنی کاتێکی خۆش دەچنە سەیرانگاکان هەوڵدن دوای تەواوبوونی کارەکانیان ئەم زبڵ و خاشاکە لە کیسەکانی نایلۆنەکانی کە لەلایەنە کۆیکەنەوە ئەگەر بیبەنەوە شار و ناوحەویەکان داینێن زۆر باشە، ئەگەرنا بەلایانی کەمەوە لەسەر شەقامە گشتەکان داینێن و ئەمە کار ئاسانی بۆ ئێمە بتوانین بەشێ ڕۆژانە بتوانین ئەو کیس و نایلۆنەکە هەیە کۆیان بکەینەوە و سەیرانگاکان بە پاچی بهێڵینەوە. لە ڕۆژی 16 نیسانی 1970 بۆ یەکەمین جار لەلایەن ڕژێمی بەعسەوە گوندەکانی بالیسان و شێخوەسان بە بۆمبی کیمیایی بۆمباران کران و زیاتر لە 400 هاوڵاتی شەهید و بریندار بوون. ژینگەی ناوچەکەش تووشی پیسبوونی سام ناکات. لە کابینەی پێنجی حکوومەتی هەرێمیش لەلایەن وەزارەتی ژینگەوە پێشنیار کرا ئەو ڕۆژە بکرێتە ڕۆژی ژینگەی کوردستان. دواتر لە 7 نیسانی 2008 پەرلەمانی کوردستان 16 چواری وەکو ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کرد. لەو کاتەوە تا ئێستا ساڵانە لەو ڕۆژەدا چەندین چالاکی جۆرا و جۆر بە ئامانجی پاراستنی ژینگەی کوردستان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.